حکە خۆ مسلمانەتی شیعار نییە، هەر قسەیەک لە خۆتەوە بکەی و مسلمان و بڕوان بەخوای پەروەردگار هەیە. دەبێت تەماشای قورئان و سنت بکەی، ئەو مسلمانە شەرعیە بی کە خوا دەیەوێت کە بە پێی قورئان و سنت مسلمان بیت. هیوا هەیە هەر لە خۆیەوە مامەستا خۆم نیش بڕوان بەخوای هەیە، جامەگەر کەس هەیە بڕوای بەخوای نەبێت بە کافر و مسلمانەوە. مەگەم ئەبوو جەهل ئەو ڕۆژەی کە دەچوو بۆ شەڕکردن لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی بە قوڵفەکانی کەعبەوە گرتبوو دەیگو ئەی خوایە محەممەدمان لە کۆڵکەوە چونکە جیاوازی خستۆتە نێوانمان. ئایا بڕوای بەخوا هەبووە یان نا؟ فیرعەون لە سەرەمەرگدا ئیمانی هێنا، هۆ بەڵگەیە لەوەی کە لە دڵەوە بڕوای بەخوای پەروەردگار هەبووە. کەس هەیە بڕوای بەخوا نەبێ، بەڵام ئایا زانین و مەعریفەت کیفایەتە بۆ ئەوەی کە مسلمان بیت؟ نەخەیر، ئەگەر هەزانین بێ هەموو کەسێک دەزانێت، بەڵام دەبێ پابەند بێت، دەبێ ئیسلام لە خۆت دابەرجەستەکەی ئەو جا مسلمانێکی ڕاست و تەواوی.